یەکەم سوودی ئەوەی چاوت بپارێزی سەیری حرامی پێ نەکەی بریتیە لەوەی تۆ بەندەیەکی ڕاستەقینەی خوای فەرمانی خوا جێبەجێ کردووە. خوا فەرمێ قل للمؤمنین یغضوا من ئەبصارهم ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵێ بە پیاوانی ئیماندار چاویان بپارێزن. دەتۆ کە چاوت پاراز یعنی تۆ ئەمری خوات جێبەجێ کردووە، گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوات کردووە، یعنی تۆ تەسلیم بوویت بەخوا، یعنی تۆ عەبدێکی باشی ئینسانێکی سەلیم و صادقی. ئەمە یەکەم بەرهەمیەتی. ئەی ئەوەی گوێ ناداتێ خوا پەنامان بە ئەوە لە ئەمرەکە دەرەچێتە دەرەوە سنوورە بەزێنێ، ئەوە خەتەرە. دووهەم بە چاوگرتن دڵ و دەروون پاک دەبنەوە، خێری دنیا و قیامەت ڕوویان تێکا. قەلبی ئینسان، نەفسی ئینسان بەم دووربینانە سەریان لێ تێکەچێ، بەم دووربینانە ئاسوودە ئەبن. ئەگەر ئەم دووربینانەت بەرەڵا کرد حەچی ڕۆشت بینیت ئەوە تەئسیری هەیە، چونکە چاو بەریدی دڵە، ڕسمەکان نەنێرێ بۆ ئێرە لە مختەبەرە ئەشوەرێتەوە، ئیسراحەتت لێ ئەبڕێ، ئاسوودەیت لێ ئەبڕێ. ذلك أزكى لقلوبهم ذلك أزكى لهم. خوا فەرمێت چاویان بپارێزن باشترە بۆیان، بۆ دڵیان، بۆ دەرونیان. سێیەم دڵ سەلامەت دەبێت لە هەموو خڵتە و خەوش و خاڵێک ئەگەر چاوی گرتەوە لە حەرام. کاتێ چاو ناگێڕی دڵت میکرۆب و ڤایرۆس لێی نادا. بە پێچەوانەوە ئەگەر بەرەڵات کرد هەرچی جوندی و شتی خراپە ڕوەکاتە ئەو دڵەکەت ئۆقرەی نامێنێ و ئاسوودەی لێ ئەبڕێ. چوارەمێکێکە لە هۆکارەکانی لێخۆشبوون ئیبن عەباس خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەضلی کوڕی عەباسی لە پاشکۆی خۆیەوە سوار کردبوو لە کاتی حەج و لە مینا. پێغەمبەری خوا سواری وڵاخێک بووە حشترێک. فەضلی کوڕی عەباس کە ئامۆزایەتی کوڕێک بووە زۆر جوان بووە، لە جوانیە لە حەد بەدەر بووە، لە پشتی پێغەمبەرەوە سوار بووە صلی الله علیه وسلم. ئافرەتێکی زۆر جوانیش لە ناو خەڵکەکە بووە لەو شوێنەی مینا و حەج و ڕەجمی شەیطانە. ئەم فەضلە کوڕی عەباسە و ئامۆزای پێغەمبەرە هەر سەیری ئافرەتەکەی کردووە. پێغەمبەری خوا بەدەستی بڵێن فەضل ئاوا سەیری نەکردووە، سەری ئاوا لێ کردووەتەوە بۆ ئەم لاوە، هەر بەدەست بە عەمەلی سەری وەرچەرخاندوو سەیری مەکە، لەم لاوە سەیری کردووە میتر وای لێ کردووەتەوە. دوایی فەرموویەتی یەبنە ئەخی، برازاکەم، ئامۆزاکەم، ئین هذا یەوم، ئیمڕۆ ڕۆژێکە من غەض فیه بەصەره، هەر کەسێ لێرە چاوی بپارێزێ، وحەفظ فەرجەه، هەر کەس شەرمگەی بپارێزێ، وەلیسانەه، زمانی پارێزێ، غوفرە لەه، خوا لێی خۆشە بێ. کەواتە چاو پاراستن و سەیر نەکردنی ئافرەتی حەرام و ئافرەتیش سەیری پیاوی نامەحرەم نەکا یەکێکە لە سەبەبەکانی ئەوەی کە خوا لێی خۆش بێ. پێنجەم نەفس و ئارەزوو دوور دەخاتەوە لەو شتانەی کە دووچاری حەرامت دەکەن. هەر چاوە هانت ئەدا بۆی بڕۆی، کە سەیرت کرد سەیری کردی، وردە وردە ئەڕۆیت، بە دوایە ئەڕۆیت، دوای لەوانەیە سەری لە جەریمە و تاوانەوە دەرچێ، خوا پەنامان بە. وەکو وتویانە نەظرەة فابتیسامەة فمەوعد فلقاء، سەیرکردنێک، زەردەخەنەیەک، مەوعید دانانێک، لیقا و بە یەکا هەڵشاخان و تووشی تاوان بوون، خوا پەنامان بایە خوا. شەشەم چاوپاراستن هۆکارێکە بۆ کۆمەکی و پشتیوانی خوا. هەر کەسێ لەبەر خوا تەرکی حەرام بکا، نەزەری حەرام، خوا پشتیوانیەکە، خوا یارمەتیەدا. تۆ داواکەی لە خوا، شەو و ڕۆژ ئێمە دوعاکەین، زۆر جار دوعاکانمان گیرا نابن. بۆ؟ چونکە چاومان حەرامە بینێ، گوێمان حەرامە بیسێ، زمانمان حەرامەڵێ، پێمان بۆ حەرامە ڕوا، دەستمان حەرامە گرێ. دەی ئەنا یوستەجاب لەه، چۆن خوا وەڵامی دوعاکانمانەداتەوە، چۆن خوا وەڵاممانەداتەوە. حەوتەم یەکێکە لە هۆکارەکانی چوونە بەهەشت، یعنی یەکێک لە ئەسبابی ئەوەی تۆ بچیتە بەهەشت ئەوەیە چاوت پارێزی لە حەرام. پێغەمبەرگیان فەرمووی
اضمنوا لي ستا من أنفسكم أضمن لكم الجنة ششتم بو بپارێزن بەهەشتان بۆ مسۆگەرەکەم کەفالەتی بەهەشتانەکەم ڕازگۆ بن لە قسەکردنا وەفاتان بێ بە عەهد و پەیمانێک ئەیدەن خائین مەبن لە ئەمانەت کاتی ئەمانەتێکتان لادا ئەنرێ شەرمگەتان پارێزن لەوەی کە حرامە چاوتان پارێزن لەوەی قەدەغە کراوە دەستان پارێزن لە ئازاردانی خەڵکی ئەو شەشە هەر کەسێ بیکە پێغەمبەری خوا فەرمێ من کەفالەتی بەهەشتی بۆ ئەکەم کەواتە چاوپارێزن یەکێکە لە ئەسبابی چوونە بەهەشت نیشانەی ئازایەتی و پیاوەتی و پاڵەوانێتی ئینسانە یعنی هەر کەسێک بینی بەم دی و بەو دیوە چاوی ئەگێڕا ئەوە نیشانەی ئەوە نییە پیاوێکی ئازایە و زرنگە نا ئەو کەسەی چاوی ئەگرێ ئازایە خۆگرتن لە بەرامبەر حرامە نیشانەی مەردایەتیە ئافرەتێکە جوانە زۆر حەزەکەی سەیری بکەی بەس لەبەر خوا سەیری ناکەیەوە تۆ گەورەیت تۆ بەڕێزی پیاوێکە گەنجێکە زۆر جوانە ئافرەتی حەزەکە سەیری کە بەس ئەڵێ مادەم خوا قەدەغی کردووە سەیری ناکەم ئەو ئافرەتە زۆر بەرزە زۆر بەڕێزە زۆر گەورەیە جارێکی تر لامایە هەر لە مینبەرەوە گێڕابێتمەوە لە خزمەتانە من لە ساڵی 81 لە حلە عەسکەر بووم نایب زابتێکمان هەبوو لەگەڵ نایب عەریفێکە ڕۆژێکیان دوای دەوام لە معسکەری حلەوە دابەزیم بۆ ناو شاری حلە بابل ئەو دوانەش لە پێشمەوە بوون ئاوا 20 مەترێک ئەوان لە پێشەوە بوون منیش هەر سووک ئەڕۆشتم لەبەرەوەی پێیان نەگەم ئافرەتێک هات لە دوورەوە ئافرەتێکی بەتەمەن بوو بەڵام تەنورە و کراسی لەبەرا بوو لە ئەژنۆ بەرەو خواری ڕوود بوو قۆڵی نیوقۆڵی ڕوود بوو سەری ڕوود بوو ئەم پیاوە نایب زابتەکە لەگەڵ نایب عەریفەکە بەتەمەن بوو نایب زابتەکە هەر سەیری ئەم ئافرەتەیان کرد خوا عەلیمە ئاوا سەیریان کرد لەوێەوە هاتا گەیشتە لایەن دوایش کە تێپەڕی لایەن کردەوە هەر سەیریان کرد ئیتر من تۆزێ پێم هەڵگرت و گەیشتم پێیان ئیتر تەبعان نامیان نەزانی تاهێر وتم بەڵێ وتی تۆ زیارەتی کەربەلاو کردووە وتم نا ئەلحەمدولیلا وتی بۆ ئەلحەمدولیلا وتم وەڵا نەمکردووە ئیشەڵا نایشیکەم وتی آخر بۆ وتم ئەی بچم بۆ کەربەلا چی بکەم وتی بۆ زیارەتی حەزرەتی حسەین وتم دەی آخر حسەین وەکو ئەوەی کردووە وتی چۆن وتم حسەین وەکو منی کردووە من وەکو حسەینەکەم وتم من سەعات 30 ساڵم نوێژی بەیانیم کردووە دوای قورئانم خوێندووە دوای هاتووم بۆ مەرکەز تەدریب لە بەردەمی ئێوە وەکو جوندی ئیستاعید و ئیستەریحم کردووە دوایەوە اینجا نوێژی چێشتنگاوم کردووە ئێستا نوێژی نیوەڕۆم کردووە ئەوە دوای نیوەڕۆ ئەچم بۆ بازار شتێ ئەکڕم و ئێمەوە بەس وەکو ئێوە ئاگاتان لێ بۆ ئەو پیرەژنە هاو لاشتان کردووە بە دواوە ئێوە زۆرێکتانە ڕۆن لە پاڵ حسەین و عەباس و عەلیە لەوێ تووشی گوناحە بن لە پاڵ بێشکەکانیان وتی وەڵڵاهی ڕاستەکەی بیللاهی ڕاستەکەی مەبەسم ئەوەیە چاوپارێزن زۆر خەتەرە ئەگەر نەیپارێزی زۆر مصیبەتە ئەگەر بیپارێزی زۆر گەورەیە ئینسان شەهامەت و پیاوەتی لەوا دەرەکەوێت